حەزیرانە ساڵا 2015 ڕۆژە ئاسیمان هەلوەشیە تاڤ گەرم و بەحێرز بوو. داوەتوانێکی جوان مرد بۆ هەدەفا گولەیان. باژارێ سەحابەیان شەهیدێکی نوێ دنۆغر کرد. ئایتاج باران باوێ سێ زارۆکا بوو. لە هێڤیە زارۆکێ خۆی چارەمین بوو. خەیاڵێن ناولێکردنێ دکرد و لە بەندا ڕۆژا وەلدان دناوی بوو. دخواست کو هەگەر لاو بێ بلا ناوێ وی یاسین و هەگەر قیز بەژی بلا ئەسما بێ. لێبەلێ نزانی بوو کو وێ ناوێ بەرخێکێ وی ئایتاج وەرە لێکردن. ناوێ لاوێ ویە داوین تەقدیرا ئیلاهی لێدا بوو. پشتی تووبا و حەسەن و حوسەین ئایتاج یاسین چێ ببوو. ئێدی کێکێ دەلالیێ فەقیر و فوقارەیان ئایتاج باران تنە بوو. وێ جارێژی گولیل کاکو لە دەشت و چۆڵان دەدا ئایتاج باران بوو. لە پاش خوێ بتەوی لاوێ خۆی گوهێ نەهاتە بوو دنیایە ڕێ چارەتی میشت. ئیدی کۆڵان و کوچەین ڤارۆش و فەقیران بێدەنگ ما. ئیدی شەڤ هێبێتر تاری و بێمانە بوو. ئاسیمان هێبێتر بێدەنگ و دڵحەزین بوو. ئێکوژ عەزمانان دەبارێ نەچلکێ بارانەیە حێسرێن چاوایە. لەورا ئێ شەهید کێکێ ئایتاجە. حوزنێ دۆرپێچ کریە هەر دەرێ قیرین و نالین فەریاد و فیغان. بگری بگری ئەی دل وەختا گرینێیە. ئێدی بێدەنگ بە بسەکنە ئەی بولبولێ غەریب ji derdan tu şehûtî guherî ariye. Lorîn û stranên ji dil carek din hatin gotin. Ew nehatiye dinyayê û koç nekiriye. Ew ê her tim bi mîrasa ku li paş xwe hîştiye were yad kirin. Weka çilka ku li erd û xakên bêav û zuha dikeve. Ji ciwantiyê re bibû Mus'ab bi turab re hemhal bibû. ئەخلاقێ وی وەکا حەریر و ئەبریشەمێ خۆش و زەریف بوو. لیسان و زمانێ وی وەکا قەدیفە نەرم و لەتیف بوو. هەر چقا ساڵ بسەر ساڵان دەرباس ببێژی ئێدی ئەو ji بۆ ئیستیقبال و پێشە ڕۆژێ میزگینی بوویە.